گفتوگەیان پرس و باس بابەتاکەین لەگەڵ میوانەکانمان ئەمڕۆ میوانی جیاوازمان دەبێت دەچینە لای بەڕێز کاک فەلاکەریم چاودێری سیاسی شرۆڤەکاری سیاسی گفتوگوی لەگەڵدا دەکەین کاک فەلا سڵاو لێبێ بە خێراتی بەخێر بی سەرچاو ئەو ڕووداوانەیەدا لە دوو ڕۆژی ڕابردوودا پێم خۆشە بزانم خوێندنەوەی تۆچی بوو چاوەڕوان کراو بوو ئەمریکا و ئیسرائیل هێرش بکەنە سەر ئیسرائیل هێرش بکەنە سەر تاران چاوەڕوان کراو بوو چکە پرۆژەی گۆڕانکاری یا با بڵێین ئەو پرۆژەیە کە ئیسرائیل ناویناوە پرۆژەی ئەبراهام کە قۆناغێکی نوێیە بۆ ژیان لە خۆڕەڵاتی ناوەڕاست یا با بڵێن بۆ دەستپێکی قۆناغێکی نوێی مێژوویی بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست چەند وڵاتێک یا چەند هێزێک لەمپەر بوون لە بەردەم دروستبوون و جێگیربوونی ئەو پرۆژە و پلانەیە کە یەکێک لەوانە کۆماری ئیسلامی ئێران بووە بۆیە چاوەڕوان کراو بوو بەڵێ باشە چاوەڕوان کراو بوو بەو خێراییە ینی بە تایبەتەوە لە گفتوگۆدا بوون گفتوگۆی گەڕی سێهەم کۆتایی پێهات وادەیەکیان دەستنیشان کردبوو ئێمە بینیمان ئەباز عراقچی وتی گفتوگەکان زۆر بە باشی بەڕێوە چوون دەبوو سبێنێ وانە ینی موعیدی دانیشتنی دیکەیان هەوڵێ بەڵێ لیژنە فەنیەکان دانیشن باشە پرسیارەکەی منەوەی ینی ئایا ئەو لێدوانانی کە دەدرا بۆ چاوبەست بوو یان جۆرێک لە تاکتیک بوو وەکو هەندێک دەڵێن یان چی بوو؟ ئێمە فەیلسوفی جەنراڵێکی چینمان هەیە کە مێژوەکەی 3000 ساڵێک پێش ئێستەیە سۆنزوو باشە کتێبێکی هەیە بە ناوی هونەری جەنگ هونەری جەنگ بەڕاستی هونەرە ینی جەنگکردن بۆ خۆی هونەرە تەکتیکە بەکارێنانی هەموو شێوازەکان کە تا دێت مێژووی مرۆڤایەتی شێوازی تازەتر کەشفەکار یا بڵێن ئەدۆزێتەوە بۆ دەستپێکی شەڕ بۆ دروستکردن و سەر هەڵدانی شەڕ ئەمەش جۆرێک بوو لەو جۆرانەی تر بۆ جاری پێشوش لە هاوینی پار لە مانگی شەشی پار هەر بە هەمان شێوە بوو ڕۆژی پێنجشەممە جومعە ببوورە ڕۆژی چوارشەممە کۆبنەوەکان تەواو بوو لە عومان کە بڕیار بوو لە هەفتەی داهاتووە گەڕێکی تری کۆبنەوە ئەنجام بدرێت ڕۆژی هەینەکەی هێرشکرایە سەر ئێران بۆیە باوەڕبوون بەوەی کە ئەمە خیانەت لێکردنە ئەمە جۆرێکە لە ناپاکی جۆرێکە لە فریودان جەنگ بۆ خۆی فریودانە هونەری تایبەتی هەیە ئەوە یەکێک لە هونەرەکانی باشە واتە ئەکرێت چاوەڕوانی هەموو شتانە بکەین باشە کاک فەلا ئێستا وا دەردەکەوێت کە لە نێو با بڵێن ڕووداوەکاندا و لە نێو گفتوگۆکانیشدا یعنی زۆر دوور بوون لە یەکەوە بۆ ینی بازاراقچی وای دەردەخست کە گفتوگۆکانیان زۆر باشە ئەوەی ئەویش وەکو جۆرێکە لە فریودان یان چۆن لێ بخوێنینەوە بۆ ناوخۆی ئێران بوو بۆ ناوخۆی ئێران لە ڕاستی ئەوەی لێدوانەکانی ئەم دوایی یا بڵێن دوای کۆبوونەوەی کۆتایی ئەمریکا و ئێران ئەوەی کە وەزیری دەرەوە ئەیوت هەمووی زۆر بە ئاشکرا دیار بوون کە بۆ ئارامکردنەوە هێمنکردنەوەی ناوخۆی ئێران بوو چکە ئێران بەڕاستی سیستمی سیاسیەکەی لە ئاسی ناوخۆی یا لەرزۆک بووە و چەندین ساڵە کە خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوام هەر ناو بەناوێک سەر هەڵەدا بە هەر جەڕی بیانوویەک هەیە بۆ ئەوانە بەڵام ناونیشانی سەرەکی لە خۆپیشاندانەکانە گۆڕانکاریە و ناڕەزایەتی خەڵکە لە ڕەفتاری سیستمی سیاسی وڵاتەکەی خۆیان باشە هەندێک با بڵێن لە چاودێرانی سیاسی خوێندنەوەی جیاواز دەکەن بۆ کاتی هێرشەکە لە ڕۆژدا بوو جیاواز لە هێرشانەی کە ئیسرائیل پێی ناسراوە زۆرجار لە شەودا هێرشەکانی خۆی دەکەن ئەمریکا پێی ناسراوە پێت وایە خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چییە هەندێک دەڵێن بۆ باڵادەستی ئیسرائیل دەیەوێ وا خۆی دەربخاکە وەکو دەڵێ لە ڕۆژی نیوەڕۆدا هێرش دەکەم سابۆیز ناکەم و هیچ بربەستێک لە بەردەممدا نییە ئەوەی کە لە چەند مانگی ڕابردووە لە سوشال میدیا بڵاوەکرایەوە لەلایەن ناوەندە هەواڵگریەکانی ئیسرائیل و ئەمریکاوە ئەوە بوو کە هێرشەکان ڕەگەزی شۆکی تایە ینی بە جۆرێک هێرشەکان دەست پێ ئەکرێت کە چەند پلەیەک بێت یا چەند قۆناغێک بێت کە تایە شەڕی ئەلکترۆنی بەکاربێنرێت تایدا شەڕی دەرونی بەکاربێنرێت تایدا
شۆکی سەربازی تێدا بێ و ئەمەی کە کردیان بەڕاستی چاوەڕوان نەکرابوو پلانە سەربازیەکە بەم شێوە بووە لە ڕووی بەکارهێنانی کاتەکەشەوە کاتەکە پێچێت زۆر گونجاو بووێت کە ئیسرائیلەکان مەبەستیان بووە لە بیدایەتی ڕۆژی یەکەمی هەفتەیەکی تازەیە ئەمە دەست پێ بکەن چکە بە پێی تەقدیراتی سوپای ئیسرائیلی ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژێکە یا کەمتر لە هەفتەیەکدا ئەمە یا بڵێن سیستمی سیاسی لە ئێرانە بە تەواوی فەلەج بکرێەوە کۆتایی بە توانە سەربازیەکانی بێنێ. باشە ئەوەی دوو ڕۆژە ئەس پێ دەکەین دەیبینین یعنی ئایا ئیسرائیل و ئەمریکا نزیکن لە ئامانجەکانیان؟ ئەمریکا و ئیسرائیل ئامانجی سیاسیان هەیە بەکارهێنانی هێز وەکەوەی مادلین ئۆلبرایت دەیڵێ شەڕی مەشروعە شەڕی شەرعیەت پێدراو ئەوەیە کە تۆ هێز بەکاربیێنی بۆ چەسپاندنی ئاشتی و پێش دەستپێکی ئەم هێرشە سەربازیانەش لە هەفتەی ڕابردووە ئەمریکا ڕایگەیان کە ئێمە هێز بەکارهێنین بۆ ئەوەی ئاشتی سەپێنین یا ئاشتی بەدیبێنین بۆیە ئامانجە سیاسیەکان تا بەدینەیەت لەو باوەڕان نیم کە شەڕەکە بوەستێت یا با بڵێن هێرشەکان بوەستێنرێن و ئامانجە سیاسەکانیش ئاشکران کە ئەبێ هەموو بەرنامەی ئەتۆمی ئێران کۆ بکرێتەوە بەرنامەی موشکی کۆ بکرێتەوە یالانی کەمکەم بکرێتەوە بۆ ئەو موشەکانەی کە مەودایان کەمە و لە هەمان کاتیشا ئێران دەست لە دەستوەردانی یەقلیمی هەڵبگرێت کە هەموو ئەمانە ئەکاتە گۆڕانێکی ڕیشەیی و بنچینەی و بناغەیی لە سیستمی سیاسی یالانی کەم لە ڕەفتاری سیستمی سیاسی ئەمڕۆی ئێرانە یاوەی کە 46 ساڵە پێی ناسراوە. باشە ئێستا خامنەیی کۆتایی پێهات بەڵام وا دەردەکەوێت ئەوەی کە لە پەنجێ لابینیمان بە لابردنی مادۆرۆ ینی سیستەمەکە گۆڕانکاری بەسەرداات بەڵام تا ئێستا ینی نازانین چارە نووسەکە چی دەبێت چارە نووسی ئێران بەڵام وا دەردەکەوێت کەمێک جیاواز بێ لەو تەوقعاتی کە ڕەنگە ئەمریکاش بۆی کردبێ ینی بە خوێندنەوەی تۆ چارە نووسی ئێران بەکوێ دەکا ئایا نیزامەکە بەم شێوازە دەمێنێتەوە درێژە بە خۆی دەدا بەرەو ڕێکەوتن دەچێ هەندێک دەڵێن خامنەی خۆی کرد بە قوربانی لە پێناومانەوەی نیزامەکەدا. لە ڕاستیا ئێران ئێستا لە بەردەم دوو سینناریوە یا با بڵێن دوو شێوازە کە لە مێژووە بەکار هاتووە یا ڕووی داوە و جارێکی تر ئێران لە بەردەم هەمان تاقیکردنەوەیە یا با بڵێن سیستمی سیاسی ئێران لە بەردەم هەمان تاقیکردنەوە یەکێکیان یابان و عێراقی ساڵی 91 یەکیان یوگۆسلافیایە ساڵی 2000 یابان و عێراق هێز بەکارهێنرا دوایەوەی کە هەموو سوپاکەی لەبەرێک هەڵوەشا ئیمزایان کرد و ڕێکەوتنەکەیان با بڵێن تەسلیم بوونەکەیان بە ڕێکەوتنێک کۆتایی پێهات کە ئیمزا کرا لە یوگۆسلافیا هێز بەکارهێنرا هەتاوەکو بنەغە سەربازیەکانی وڵاتەکە لەبەرێک هەڵوەشا ئۆتۆماتیکیان سوپا ڕۆشتەوە ماڵەوە یا توانای شەڕکردنیان نەما یا توانای بەرگریان نەما لە بەرامبەر هێزی ئاسمانی ناتۆیە و وڵاتەکە دابەش بوو بەسەر چەند وڵاتێکی ترا کە ئێستا هەن بۆیە ئێران ئێستا بەڕاستی لە ڕووی سەربازیەوە لە بەردەم ئەم دوو سناریوایە لە ڕووی ینی پەلامارە سەربازیەکەەوە کە ئەنجامە سیاسەکان ئایا بەدەستەوە لە بەردەم ئەم دوو سینناریوایە هەر گۆڕانکاریەک لە دوای نەمانی ڕابەری شۆڕشی ئێران هەر گۆڕانکاریەک لە ناو سیستمی سیاسی ئێرانی ئێستاە ڕوو بدات ئەبێ خواستی ئەمریکا و ئیسرائیلی تێدابێ ینی بەدیهاتنی هەمان ئامانجە سیاسەکانی ئەمریکا و ئیسرائیل بێت کە ئەوە بۆ خۆی جۆرێکە لە نەمان یا کاڵبوونەوە یا بە تەواوی فەوتانی ئەو سیستەمە سیاسی کە ئێستا هەتاوکە ئێستا توانیوێتی ئێران بەڕێوە ببات. باشە هەندێک دەڵێن بەنی ئەمریکا وا پێدەچێ بێبێ هەر لە نێو نیزامەکە خۆیەوە جۆرێک لە گۆڕانکاری بکە چاوەڕێی جۆرێک لە کۆدێتا بێ هاتنە سەر شەقامی خەڵک بێ یان ئەگەر ئەمانە ڕوو نەدەن ئەوە لە نێو نیزامەکە خۆیەوە خەڵکێک دەستنیشان کرابێت یان بیکات بۆی کە ئیداری وڵاتەکە بدات لەبەری وڵاتەکە وڵاتێکی گەورەیە ئەم لە ڕووی ژمارەدانی شوانەوە ئەم لە ڕووی ڕوبەری جوگرافیەوە بۆیە بۆ ئەمریکا زەحمەتە بێت ئەگەر چارە نووسەکەی بە بیداتە دەست قەدەرێکی نادیاریان میلەتانی ناوچەکە لەم سەرەتایەوە خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەمە پێ دوایە کامیان
کام سینناریۆیە نزیکترە لە چارەنووسی ئێرانەوە؟ لەو باوەڕانیم ئەمریکا کە ئیمپراتۆریەتی جیهانی هەیە و لە سەدەی 21کە ئەمریکا باڵادەستترین هێزە لە ئاسی جیهانیەوە ئەم ناونیشانەشی بە ئاسانی بەدەست نەهێناوە. تەجروبە و ئەزمونەکانی لە بەشداریکردنی لە شەڕە گەورە جیهانیەکانەوە لە چارەسەرکردنی کێشە ناوچەیەکانە لە ئاسی جیهانە توانای ئەوەنەی پێبەخشیوە کە بتوانێت یا با بزانێت دوای ئەوەی گۆڕانکاری لە ئێرانە ڕوادات چۆن و بە چ شێوەیەک ئێران بەڕێوە ببرێت یا هەر وڵاتێکی تر. فەنزوێلا بینیمان کە سەرۆکەکەی گرت و با بڵێن ئەوەی کەمایەوە وڵاتەکە بووە ئێستا ئیدارەدانی وڵاتەکە دۆستی ئەمریکی لانی کەم بۆ بە دۆستێکی ئەمریکا. بۆیە لە ڕووی سیاسیەوە با بەڕێی من ئەوەیان گرنگترە کە ئەسڵەن گۆڕانکاری لە ئێرانە چ گۆڕانێک لە خۆرەڵاتی ناوەڕاستە دروستەکە. ئەمە زۆر گرنگە و ئامانجی ئەمریکا لە گۆڕانکاری لە ئێرانە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاستێکە کە لە 20 ساڵی ڕابردووە وەکو پرۆژەیەکی استراتیژی ئەمریکی هەبووە و لە زمانی کۆندۆلیزا ڕایس کە وەزیری دەرەوە بوو ئەو کاتە لە 2004 2005 و 2006 وانە ئەم پرۆژەیە زۆر بجددی باسی لێوە کرا. بەڵام ئەم جارە بە جۆرێکی ترە. ئەوەی کە ئێستا ڕوو ئەدات یا با بڵێن ئەوەی کە ئەمریکا ئەوێ لە ئێرانە بەدی بهێنێت لە ڕووکاری سیاسیەوە بێجگە لە پەیامە سیاسیەکانی پەیامی ئابووریشی هەیە. پەیامە ئابوووریەکەی واز لێهێنین بۆ ئەو ململانێ بەهێزی کە لە نێوان ئەمریکا و چینا هەیە لە ئەم سەدەیە بە تایبەت. چکە ئێستا هەمووان نەزانین کە چین بەرەوچی استراتیژێک یا بەرەوچی ئاسوویەکی جیهانی هەنگاو ئەنێوە ئەیەوێ لە ڕووی ئابووریەوە چۆن گەماروی ئەمریکا بکات. بەڵام لە ڕووی سیاسیەوە گۆڕانکاری لە ئێرانە یا کە گۆڕانکارەکە حتمیە، یعنی دوای ئەوەی کە هێرشەکان دەستی پێکردووە بنیادی سیستمی سیاسی لە ئێرانە لە 100% گۆڕانی بەسەرات دێت. جا گۆڕانەکە لە ناو خۆ بێت، هێنانی چەند کەسێک بێت بۆ مەرحەلەیەک بۆ قۆناغێک بۆ ئەوەی ئەو پشێوی و ئاڵۆزەی کە لە وڵاتانی دیکەی ناوچەکە لە کاتی گۆڕانکاری سیستەمە سیاسیەکانە ڕوویدا ڕوونەدات و ئەمریکا باشتر بتوانێت پلانەکانی خۆی جێبەجێ بکە لە وڵاتە، یا بەوەی کە سەر لە نوێ شۆکێک سەر لە نوێ ئاژاوەیەک لە ناو ئێرانە ڕوو بدات و سەر لە نوێ داڕشنەوەیەکی بۆ بکرێت ئەوە چەندین ساڵە خەیانێت لە هەردوو ڕووکارەکەەوە لەسەر ئاسی ناوچەی بۆ خۆرەڵاتی ناوەڕاست پەیامی زۆر گەورەی تایە و ئەتوانم بڵێم کە قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی کۆمەڵایەتی و جوغرافی لە خۆرەڵاتی ناوەڕاستە بەنەمانی سیستمی سیاسی ئێران دەست پێ ئەکات. چکە ئێران لە سەردەمانێک ئەوترا کە دەسەڵاتدارە لە 5 پایتەختی خۆرهەڵاتی ناوەڕاستە. نەمانی نظامی سیاسی ئێستای ئێران یعنی هەرێکێک لە وڵاتانە ئازاد ئەبن بەو جۆرەی کە خۆیان یاخ گەلەکانیان ئەیانەوێت سەر لە نوێ داڕشنەوە بۆ سیستمی سیاسی خۆیان بکەن. نەمانی ئێران باڵادەست بوونەوەی ئەمریکایە لە پێڕاگەیشتنی هەموو سەرچاوەکانی وزە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کەنەوتە. ئێستا ئەبینین ئامانجی سەرەکی ئێران لێدانی یا با بڵێن هێرشکردنە سەر وڵاتانی کەنداوە کە زۆرترین بەرهەمی نەوتیان لە جیهانە هەیە. پەلاماردانی یا هێرشکردنە سەر وڵاتانی کەنداو بۆ ئەوەیە کە لە قۆناغی دووهەما بەپێ ئەو پلانانەی کە ئێران ئێستا لە دایناوە لە قۆناغی دووەمە هێرش بکاتە سەر پاڵایشگا و بیرە نەوت و سەرچاوە وزەیەکانی وڵاتانی کەنداو. بۆیە لە ڕووی سینناریۆوە لە ڕووی ئەوەی کە ئەمریکا کامیانی هەڵبژاردووە یا ئیش بۆ کامیان ئەکات ڕەنگە ئەمەیان گرنگ نەبێ. گرنگ ئەوەیە کە ئامانجە سیاسیەکانی ئەمریکا بەدی بهێنرێت. ئامانجە سیاسیەکانی ئەمریکا بەدی بێت. باشە ئیسرائیل ئەکرێوەکو یەک پاکێز لەگەڵ ئەمریکا سەیری بکەیت؟ بێگومان ئیسرائیل ئێستا یا لە چەند ساڵی ڕابردووەوە ڕۆڵی پۆلیسی خۆرهەڵاتی ناوەڕاستی پێسپێردراوە و ئیسرائیل بە خەرمانەیەک لە ڕووی جۆغرافیای سیاسیەوە بوعدێکی هەیە کە لەو بوعدەیە ئەبێ دەسەڵاتدار بێ و خاوەن
بڕیاری کۆتایی بێت کە ئەو خەرمانەی کە لە دەوروبەری ئیسرائیل هەیە بۆ ئاسایشی مانەوەی ئیسرائیل لەم سەدەیا پێویستە بەشێک لە سیستمی سیاسی وڵاتانی دیکەش گۆڕانی بەسەر هێنرێبیت. باشە کاکفەلا یعنی مەبەستمە بڵێم لە دوای ئێران ئەم پرۆژەیە ناوەستێ و بەردەوامە و کۆمەڵێک سیستمی سیاسی دیکەش گۆڕانی بەسەردا دێت. وەکو کوێ باز لە تورکیا دەکرێت هەموو ئەو سیستەمە سیاسیانەی بە جۆرێک لە جۆرەکان لەمپەر ئەبن و دژ بە بەرژەوەندیە سیاسی ئابوووریەکانی ئەمریکا و ئیسرائیل بوەستنەوە ئەم گۆڕانکاری ئەیانگرێتەوە. باشە کاکفەلا ڕەنگە سێکێک بڵێ جاخۆ ئێرانیش دەیتوانی یعنی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکادا خۆی بگونجێنێ مەسەلەن ئەو نیزامانەی دیکەش کە دەزانن چارەنووسیان ناو شێوەی ئێران دەبێ یان فەنسوێلا دەبێ یان هەر وڵاتێکی دیکە دەبێت کە بەکیش بەرژەوەندیەکانی ئەمریکادا دەچێتەوە بۆ خۆیان ناگونجێنن لەگەڵ بڵین بەرژەوەندەکانی ئەمریکادا ئایا بەرکەوتن دروست دەبێت لەو حاڵەتەدا؟ کاک ڕانکۆ گۆڕان لە مێژووی مرۆڤایەتیە لەسەر بنەمای بەریەککەوتنە لەسەر بنەمای بەرژەوەندی جیاوازە کە بەرژەوەندەکان جیاواز بوون بەریەککەوتنەکان زیاتر ئەبن. ئێران ئەو کەسانەی کە سیستمی سیاسی ئێرانیان بنیاد ناوە لەسەر بنەمای ئایدۆلۆژیە. ئەجا ئەگەر وابێت ئەو پرسیارە بۆ ئاسانیە بتوانین ئەنجامەکەی وەرگین بۆ کۆریای باکوور ئێستا بیر و باوەڕی خۆی ناگۆڕێ خۆس دڵنیایە لە بەردەم هەڕەشایە و ڕۆژێک لە ڕۆژان ئەکەوێتە بەردەم هەڕەشەی هێزە گەورە جیهانیەکان. دەسەڵگرتن لە ئامانجەکان یا لەو ئامانجانەی کە سیستەمە سیاسەکەت لەسەر بنیاد ناوە بەو ئاسانیە نییە. لە یەک کاتە ئەمە ئەتوانڕێ ڕوو بدات کە تۆ ئەوەندە باڵا دەستبی ئەوەندە خاوەن هێزبی کە ئەوانی تر گرنگ نەبن بۆت. بەڵام ئایا هەموو ئەو دەسەڵاتە سیاسیانەی لە جیهانە هەن ئەوەندە هێزیان هەیە کە بتوانن لە بەرامبەر ئەوانی ترا بڵێن نەخێر؟ هەندێک ئەم چارەنووسەی خامنەیی و بەشێکی تر لە سەرکردەکانی ئەوەی ڕابەرایەتی نظامیان دەکرد و تیاچوون لە هێرشەکانی ئیسرائیلدا ئەنی دەڵێن ئەمان چۆن دەڵێ مردنێکی سربەرزانەیان هەڵبژارد بۆ خۆیان چونکە دەیانزانی چارەنووسیان هەر تیاچوونە جا لە نێوان تیاچوونێکی ئەوەی وەکو دەڵێ سەرشۆڕانە یان سربەرزانە لی دەرچن بە هێنی خۆیان ڕوانینی خۆیان مردنە سربەرزانەکەیان هەڵبژارد بوو. واتە بەدیلێکی دیکەیان لە بەردەمدا نەبووە واتە بەدیلی مانەوەیان لە بەردەمدا نەبووە. بڕوای تۆ چییە؟ بەڕاستی نازان بڵم ینی تۆ کەیت لە بواری سیاسەتە ئیشەکەی بە پێی زانستی سیاسیەوەی کە ئەوترێ لە سیاسەتە دوو کەسایەتیت هەیە کەسایەتێکی گشتیت هەیە لەگەڵ کەسایەتێکی تایبەتە ینی ژیانی تایبەتی هەر کەسێکە هەیەی بەڵام ژیانی گشتی تۆ یەیت پەیامی سیاسیت پێەیە و کۆمەڵێک دروشمت هەیە کۆمەڵک بەرنامەت هەیە کۆمەڵک پەیامت هەیە بۆ خەڵکی کە توێت تۆ ئەم خەڵکەی کە هەن لەم سنوورە جغرافیەیە بیان بێبەرەوە ئامانجانە ئەو ئامانجانە زۆرینەی ڕەئی خەڵکەکە کە لە دەوری کۆوە بێتەوە و لە پشتەوە ئەوەستن ئەبێ پایبەندبی بەوەی کە بۆیان بەدی بهێنیت. لە ئێران و دەیان وڵاتی دیکەش لە جیهانە کە بینیمانە ئایا ئەو سەرکردانە کە گەشتون بە دەسەڵات ژیانی تایبەتی خۆیان کردو بە قوربانی ژیانی گشتی یا ژیانی گشتیان کردو بە قوربانی ژیانی تایبەتی خۆیان. ئەو نەڕەزایەتیانەی کە لە شەقامی ئێرانیە هەیە لە چەندین ساڵی ڕابردووە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو توانیوێتی خواستەکانی خەڵک بەدی بێنێ دەسەڵاتە سیاسەکە یان نا دەسەڵات سیاسەکە نەیتوانیوە خواستەکان بەدی بێنێ و خەڵک ناڕازایەتی دەربڕیوە. بۆیە لە کۆتاییە ئینسان لە هەر پۆستێکی سیاسیا ببێت تا ئەو کاتە لەو گرنگە لای خەڵک یا لای زۆرینە
کە بتوانێت ئەویان بۆ بەدی بهێنێت کە بەڵێنی پێداون کە نەتوانێت ئەوە بەدی بهێنێت دوای مردنی یا دوای لە لاچوونی لە ئەو پۆستەیە پێگەکەی ئەبێتەوە بە تایبەتی و ناوهێنانی زۆر قورسە بێت لە ناو خەڵکیە. باشە بە کۆی ئەو قسانەی کردمان بە خوێندنەوەی تۆ کە متابعە دەکەی بە تایبەت متابعی دەستگا هەواڵیەکان دامەزراوە هەواڵیەکانی ئێران زۆر دەکەی خوێندنەوە چییە بۆ ئایندەی ئێران؟ ئایندەی ئێران ئایا شەڕ دەبێت شەڕی ناوخۆ دروست دەبێت چونکە لە ئێستەوە لەلایەکەوە کوڕەکەی شای ئێران هەڕەشە لە هەندێک لە پێکاتەکان دەکات لایەکی تر مجاهدینی خەڵق هەڕەشە لە کوڕەکەی شای ئێران دەکات لەم لاوە ئێمە کوردمانەیە لەو لاوە تورکیا دەڵێن بە بیانووی ینی بە گشتی ئێران پێکاتێکی ئالۆزی هەیە ئەگەر زوو کۆنتترۆل نەکرێت ڕەنگە بەرکەوتنی چەکداری ڕووبا ڕەنگە جەنگی ناوخۆی ڕووبا پێ دوایە دەگا بەمانە کە کاگرانکۆ ئێران یەکەم جاری نییە کە گۆڕانی دەسەڵاتی سیاسی تیاڕواداد و یەکەم جاریشی نییە کە ئەگەر داگیرکاری ڕووبدات داگیرکاری ببینێ بەخۆیەوە دروستبوونی ئیمپراتۆرێتی ئێرانی لە 3000 ساڵی ڕابردوو هەتاوەکو ئێستا لەسەر بنەمای خاک بووە ئەو خاکەی کە بە ناوی ئێران ناوی ئەهێنرێ هەموو ئەو نەتەوانەی کە لە ناو ئەو خاکەیە ژیاون بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵێکە هەڵەیان کردووە و قورسە بۆ ئێرانیەکان ئەگەر باس لە ئۆتۆنۆمیش بکرێت ئەگەر باز لە فیدراڵێتیش بکرێت قورسە بۆ هەر پێکاتەیەکی ئێرانی چاوی لە پایتەخت نەبوو بێ هیچ کاتێک یاوا بڵێن بە درێژایی مێژوو زۆر کەم ئەبینێ کە پێکهاتەیەکی ئێرانی چاوی لە دەرەوەی پایتەختی وڵاتەکەی خۆی بوو بێ بە جۆرێک لە جۆرەکان پەیوەستن بە ئەو خاکەیە کە پێ ئەوترێ ئێرانی یعنی تۆ هەر ئێستا کوردەکانی خۆمان ڕۆژهەڵاتی خۆمان کە گفتوگویان لەگەڵاکەی لە ئاستی کۆمەڵایەتی ئاڵێم نەک لە ئاستی سیاسیە لە ئاستی کۆمەڵایەتیە شانازی بە ئێرانی بوونی خۆیەوە ئاکات شانازی دوای ئەوە شانازی بە کوردبوونی خۆیەوە کات لە کاتێکە ئێمە ئێستا کە بەشێکی زۆر لە خەڵک پاسپۆرتی عراقیشی لە گیرفانایە بەڵام خۆی بە کوردبوونەکە زیاتر شانازیەکە ئەمە پێ دوای پەیوەندی بۆ عەرەبەکان بۆ نەڕەخساوە بۆ نمونەوەکو ئێمە زۆر تامی ئازادی بکەن ڕەنگەوان ینی لە مێژوودا تەنها ئەو مودەکەمەی کۆمار یان لێرە و لەوێ جۆرێک لە ڕاپەڕین هەبوو بێ بۆ مودەیەکی کەم هەندێک شار ڕزگار کرابێ دواتر دەستی بەسەردا گیرابێتەوە من لە مێژوودا ینی مودەیەکی کەمی کۆمار هەبووە لە مێژوودا بۆ نمونە لە دوای نەمانی قاجاریەکان لە 1920ەکان 1950 بە دواوە هەتاوەکو 1925 کە ڕەزا شابێ بە شاو ئێران هینەکاتەوە کۆنتترۆڵەکاتەوە یەکی خاتەوە هەتا عەرەبەکانی باشووری ئێران کە ئەو کاتە گەورەترین ڕوبەڕووبوونەوەیان هەبوو لەگەڵ پایتەختە لەگەڵ ڕەزاشایە خواستەکانیان خواستی ئێرانیانە بوو خواستی جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتێک نەبووە لە ناوچەکەی خۆیانە ڕەنگە ئینگلیز و ئەو کاتە بەشێک لە عەرەب پشتیوانیان کردبێ بۆ ئەوەی جیا ببنەوە بەڵام خواستەکانیان خواستی مافی ئۆتۆنۆمی و مافی خۆبەڕێوەبردننی ناوچەی خۆیان بۆ نەک جیابوونەوە لە ئێران جیابوونەوە لە ئێران لە کولتوری ئێرانەکانە لاوازە بەڵام ئەم گۆڕانکاریانەی کە لە دوای بەهاری عەرەبی ڕووی داوە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چاوکرانەوەیکی زیاتری داوە بە هەندێک لەو نەتەوانەی کە هەتاوەکو ئێستا بۆ جۆرە بیریان کردوێتەوە لە ئاستی سەرکردە سیاسیەکانە لە ئاستی گروپە سیاسیەکانیانە کە چالاکی و خەباتی سیاسیانیان لە چەندین ساڵی ڕابردوو هەتاوەکو ئێستا بەردەوامە و هەندێک لەو پێکهاتانە خاوەنی هێزی تا ڕادێک ڕێکخرا و ئامادەشن بۆ ئەوەی کە ئەو جارە گۆڕانکاریەکە لە ئێرانە بە جۆرێکی تر مافەکانیان داوا بکەن کە بتوانێت جێپیان بەهێزتر بکات لە ئێرانی داهاتووە. زۆر باشە سەرتم دو پرسیار بەڵام بەڕاستی ینی کو دەڵێ پرسیاری ترم بۆ دروست بوو یاکفەلا پێدەچێ ینی بردومانەکانەوەی کە بۆ نمونە لەم ساعتی ڕابردوودا هەندێک شوێن بردومان کراون ئەنی وای دەردەخاکە ئەمریکا و ئیسرائیل بیانەوێ مەنی شتێک نێڵنەوە بە ناوی دامەزراوەی سەربازی
هەموو ئەوانە لە ناوبەرن وەکو دەڵێ ینی وڵاتێکی بێسوپا بخەنە بەردەست خەڵکەکەی بۆ چاوەڕی جوڵەی خەڵک بن. ساڵی 1940 تەلەڤیزیۆنی سەدا و سیمەش بردومان کرا چەند خولەکێک لەمەوبەر چاوەڕوان کراوە لە سەدا و سیما تەلەڤیزیۆنی فەرمی بەڵێ کۆماری ئیسلامی ئێرانە چەند خولەکێک لەمەوبەر گەورەترین دامەزراوی ڕاگەاندنی ئێرانیە. لە ساڵی 1940 کە هێزی بریتانیا و ئەمریکا داخلی ئێرانە بنووە سۆڤێت لە باکوورەوە داخلی ئێرانە بێ سەرڕای ئەوەی کە ڕەزاشا هێزێکی با بڵێن هێزێکی سەربازی تۆکمە و پتەوی هەبوو و بنیادی نابوو لە 15-16 ساڵ پێشەوە نەیتوانی بەرگری لە وڵاتەکە بکات. بۆیە ئەو هێزە سەربازیەی کە ئێستا بردومانی لە ئاسمانەوە بردومانی ئێران ئەکات لە کەمتر لە 48 سعاتی ڕابردوو هێشتا نەبوو بە 48 سعات توانیوێتی بناغە پەیوەندیە سەربازیە تۆکمەکانی کە ڕائگەێنرا ئەتوانرێت ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل ببێتەوە لەبەرێک هەڵوەشابێ بە تایبەتی لە خۆرئاوای ئێرانە. بۆیە من چەند سعاتێک پێش ئێستا گوێم لە سوپای ئیسرائیل بوو کە ئێستا هێرشەکانیان لەم ڕۆ بە دواوە هێرشەکانیان ڕوو بە خۆرهەڵاتی ئێران ئەبەن ینی بەرەو ئەو شوێنانەی کە هەتاوەکو ئێستا هیچ موشک و هیچ پەلامارێکی سەربازیان پێنەگەیشتە بوو. بۆیە پێ ئەچێ ئەمڕۆ سبەینێ لێدانی سەربازی زۆر بەهێزتر و چڕتر بێت لە ڕۆژانی ڕابردوو. باشە پێ دوای ئێرانەوەی لە دەستیدا بێ بیکە بێگومان ئەوەی لە دەستیدا بێ ئەیکات بەڵام ئایا چی لە دەستدایە ئایل چی لە دەستدایە ئەمە قسەکەیە. ئەمریکیەکان ئێرانیان بەوە تاوانبار کرد کە خاوەنی موشکی 2000 کیلۆمەتریە. من لەو باوەڕام ئەگەر ئێران بیتوانی باە بەو شێوە فراوانە بەرهەمی بهێنێ ئێستا ئەیتوانی ئەو موشکانە بنێرێت بۆ بنکە ئەمریکیەکان لە ئەڵمانیا یالانی کەم بۆ ئەنجەرلیک لە تورکایە. ئەوەی دەرئەکەوێت لە ئەو چەند سعاتە ئەو 30 سعاتی ڕابردووە یا ئەو 35 سعاتی ڕابردووە ئێران زیاتر خاوەنی موشکی کورتمەودایە هەتاوەکو دوورمەودا. بۆیە ئەبینین کە ئەو ئامانجانەی زیاتر ئەپێک یا با بڵێن هێرشەکاتە سەری کە نزیکن لە کەناراوەکانی کەنداوەوە. یعنی هەتا لەم جارەیە جیاوازتر لە شەڕی 12 ڕۆژە کەمتر هێرشی موشکی دوورمەودای بۆ ئیسرائیل هەیە. باشە باسی بنکەی ئەنجەرلیکە کرد لە تورکیا هەندێک خوێندنەوەیان وایە دەڵێن ئێران لە وەڵامدانی ڕاستەخۆی تورکیا دەترسێ. لە هەموو شەڕێکە هەمیشە هێڵێک هەیە بۆ گفتوگۆ بۆ بەرقەراربوونی ئاشتی. ڕەنگە تورکیا یەکێک بێت لەو ڕێگەیانەی کە پێویست بێت لە کاتی پێویستە دەسەڵاتی سیاسی لە ئێران بەکاری بهێنێ بۆ ئەوەی ئاشتی بەدی بهێنرێ. زۆر باشە سپاس دەکەم شێکماوە باسی بکەین کاکفەلا. سپاس چاوەڕانی چەند ڕۆژی داهاتووەکەین لەو باوەڕام گۆڕانی زۆر گەورەتر و فراوانتر بەڕێوە بێت. چەند ڕۆژ لە خایانێ بە خوێندنەوەی تۆ؟ زۆر ناخایانێت لە ڕاستیە چونکە جەنگی ئەم ڕۆژگارە ئێمە ئەگەر دەسەڵاتی عێراق لە 2003 تەماشای بکەین 20 ڕۆژێک 20 چەند ڕۆژێکی خایە لەوە بەدووە هیچ دەسەڵاتێک نەبووە کە بتوانێت زۆر لەو کاتە زیاتر بەتایبەتی ئەم دەسەڵاتە فشۆڵانەی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. سپاس دەکەم بەڕێز کاکفەلا کەریم چاودێری سیاسی شۆڤەکاری سیاسی. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. زۆر سپاس. سەرکەوتوو بن.